بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين. أوصى لم سردما كمل مسألة هي كمل بابتي تقريبا بوت بابتي سردميانا همو كسي خلاص يوم الصيد لسرك أو همو كسي خوي بخاون وصاحب يزانه كما خوش جناب تشامبون كنوي لسر أو بابتان الدين بتايبتي لبابتي سلف وبيشنان وبيشنان كينو بكير وتري بيشنان وكير هالغري أو مشغلة كما خوش لسرتها كناسيكي سلف ياخد بيشنان مع بوكي. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله الطيبين الطاهرين وصحابته الغر الميامين وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين، رضي الله عنا وعنهم أجمعين. يا ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا إنا نعوذ بك من قلب لا يخشع، ومن علم لا ينفع، ومن نفس لا تشبع، ومن دعاء لا يستجاب لها. لراسيا من زور خوم بپێخۆش حاڵە زانم کە لە خزمەتی بەڕێستانم و پاشان وەڵامی ئەو پرسیارە گرنگانەی کە ئێمە ساڵەهای ساڵە لێی بێدەنگ بووین بەڕاستی و کاتی بێدەنگ بوون لێی خەریکە بەسەر ئەچێ. ئەو پرسیارانە کە لە ناوی دڵی زۆرێک لە موسڵمانانە ئێستا دروست بووە و هۆکاریشی و خەریکە تەشەنەیشی پێ ئەدرێ و هۆکاریشی بۆ ئەوە گەڕێتەوە کە بەڕاستی هەڵگرانی پەیامی ڕاستی پێشینان، ڕاستی ئیسلامی حەق و ئەهلی حەق و ئەهلی سنەت و جەماعەت لە ڕاستیە زۆر جار لەبەر خاتری هەندێک هۆکار کە سەرەترین هۆکارەکان یان سەرەکیترین هۆکارەکانی ئەوەیە کە تەفریقە و جیاوازی لە نێوانی موسڵمانانە دروست نەبێت لێی بێدەنگ بووین. بەڵام دیارە جاری وا هەیە ناچاری کە تۆ حتا ئەگەر وەلەو هەندێک کەسیش احتیمالە دڵی تۆزێک قسەکانمان لەسەر دڵی گران بێ، بەڵام ناچارین لەبەر ئەوەی هەست دەکەین گەنجە جوان و ملتەزیمەکانمان دانەدانە سقوط ئەکەن لە ڕاستیە لە بەرامبەری چۆکدا ئەدەن لە بەرامبەری ئەم فکرە سەیر و سەمەرانە کە بە ناوی پێشینانەوە زۆر جار پێشکەش بە خەڵک ئەکرێ. جا ئەوەی کە من حەزەکەم عەرزتانی کەم لەبارەی ئەو پرسیارەوە کە پرسیاری یەکەم بوو کە ئێوە جەنابتان کردوتانە و زۆرێک لەم ئەوانیشی کە ئێستا گوێ ئەگرن لە بابەتەکە یان بە ڕێگای مۆبایل یان بە ڕێگای سیدیا هەبار ڕێگایەکی تر لە ڕاستیە لە مێشکی زۆرتانە دروست ئەبێ ئەوەیە کە سەلەف کێ؟ سەلەف کێ؟ سەلەف خۆشەویستەکانم بە کۆمەڵێکی ڕابردوو ئەوترێ، بە کەسانێکی ڕابردوو ئەوترێ. لە ناو ئێمەیە سەلەف يعني طبعي لزمان عربية سلفي صالحش معناه سلفي طالح، يعني سلف بو صالحش بكارتي بو طالحش بكاردي، يعني سلفي كي خراب وسلفي كي باشش. بلام لو حديثي بيغمر صلى الله عليه وسلم كبدا كعاشا فرمي أنا لك خير سلف ببي أو يعني سلف ما بس ما بي سلفي صالحة سلفي صالحش زانيان ما بس يعني بي حلقراني بيامي حق أهل حق كأهل سنة وجماعة أوانا ك ڕێبازە ڕاستەقینە وەسەتەکەی ئیسلامیان هەڵبژاردووە کە بریتین لە ئیمامی سەلەف و پێشەوای سەلەف پێغەمبەر صلی الله عليه وسلم و شوێنکەوتوەکانیشی ئەوانەی شوێنی کەوتون سەحابە و شوێنکەوتوی سەحابەیش کە تابعین و تابعی تابعین و بە تایبەتی ئەو سێ چەرخە ئەگرێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شایەتی حەقیان بۆ ئەدات، شایەتی حەقیان بۆ ئەدا کە ئەفەرمێ خەیر القڕونی قەرنی ثم الذین یەلونەهم ثم الذین یەلونەهم، باشترین چەرخ چەرخەکەی منە و پاشان ئەوانەی لە دوای ئەوان دێن و ئەوانەیشی کە لە دوای ئەوان دێن. دیارە ئێمە مەبەست بە سەلەف لە زمانە ئەو معنایەی بوو و لە مەبەستی زانایانیش و ئێسش کە تەڕحەک لێ مەبەست پێی سەلەف يعني ئەو سێ چینە ئەو سێ کۆمەڵەیە لە ڕاستیە. ئایا سەلەف کە تۆ باس کرد ئەو سێ چینە ئەگرێتووە منهجێکی دیاریکراوی تایبەت بە خۆیانیان هەیە؟ ئەی منهجێکەیە بڵێن ئەمە تایبەتە بە سەلەف و لە ڕاستیە منهجی سەلەف منهجی پێغەمبەر صلی الله عليه وسلم و مذهبی حەقی ئیسلامە
أو عفوا منهجي حق إسلام أو منهج باك جوانا ك پیغمبر أصحاب كاني لسربون ك خوای گەورە لەسەرەوە پەیامی خۆی بە پێغەمبەر ڕاگەیاند بوو پێغەمبەرش ئەیگەیاند بە سەحابە و تابعی و ئەیگەیاند بە سەحابە و سەحابەش گەیاندیان بە تابعین و تابعیش گەیاندیان بە تابعی تابعی و هەتا گەیشتۆتە دەستی ئێمە منهجی حقیقی ئیسلام منهجی سەلەف بووە یعنی سەلەف شتێکی تایبەتیان نەبووە بڵێ ئەمە منهجەکەیانە یعنی بنەمای تایبەتی خۆیانیان هەیە یعنی پرۆگرامی سەلەف بنەمای تایبەتی خۆی هەیە بەتەکید يعني شتێک لە سەردەمی خۆیان لەو سێ چەرخە کە باسمان کرد کە ئەوان سەلەفی حەقیقین يعني بنەمایەکی تایبەت نەبووە لەو کاتە بێژی وەڵا سەلەف بریتین يعني مەس ئەمە بنەماکانیانە یاک دوو سێ چوار بەڵام ئەوان التزاماتیان بە قورئان و سونەت و بە صدقەوە تعاملیان لەگەڵ قورئان و سونەتە ئەوە لە ڕاستیە منهجی حەقیقی بووە منهجی حەقیقی ئەوان ئەوە بووە بەڵام پاشان لە دوای سەحابە يعني سردمي صحابة كفرقة قمرابو كان دروس أبو ك جروبا سرليشيا كان دروس بون أهلي أوانش يعني طبعا حرقهم على كدروس بون لو هفتاو سيفرقة كبيغمر صلى الله عليه وسلم أفرمي أمتكم أبي بهفتاو سيفرقة يعني لو هفتاو دوي على جهنم يكيكي على بهشتا أو هفتاو دو فرقة كي تريش لقل فرقة حقا كيشا همويا هل علينا ما حقي وبقرة جاري وابو ناي خوينا ناها أهلي حق وشيعة خوي بأهلي حق زاني وخوارج خوي بأهلي حق زاني بلكو وين زاني وكخويا فروشتو تخوي تعالى لو أنتو نا خوينا ناشورات كإن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة روجا للروجان هيج فرقيكي قمرابو كدروس بوا هيج جروبيك لسدم صحابه وتابعينش لباش وانش كدروس بوا نيودو من أهل حقني أما مسألة كبيرة ما بيزاني بجواني يعني مرجنية هالكسي ادعاء حق بك حق به تو إنساني مسلمان نابي ساوي الكبير إنساني مسلمان نابي جيل به نابي بخلطيه بزرق وبرد نابي بخلطيه بمظهر وبيغمبر صلى الله عليه وسلم لو موضوع زور بوردي اقدر ما نكاتوا كافرمي خوارج نيوجكاني خوتانتان لبر تشاور رش يعني وقت شلون بيجي كم ابيتوا كاتيك ابين او يعني نيوجي اوان ابينا وكاتيك خوارج يعني صفاتي زور يعني بو يعني دليلي او بو كوان قرانا زور كردو دليل او بو شو نيوجيان زور كردو ك زور جاد تويل يعني لا زور سجده بردنا دياري بو يعني نشانه لسر كوتو يعني لراسيها بوابوا أبوها أوان بزوري عبادته بزوري طاعته برمو شكله شيوه يعني لراسيها أهل حق خبريتين للخوارج بس وانية يعني إمام مسلمان نابي بمظهر خلطين إمام مسلمان سيري يعني السلف منهجي سلف أبوه كاتباع القرآن والسنة و توش سانكي موسى إما هم جروبا خوان برحق زن باشا إما تشيل كم وي جروبا بناسينه يعني شون حق بناسينه حق دركوتني حق بويا أبيك تو تشنك التزامت هيبة بكتاب السنة وعقيدة وعبادة وأخلاقا أيوانية تو تشنك التزامت هيبة بكتاب السنة لبواري عقيدة كتشني صحيحة وتشني باطلة خو عقيدة بوابها زور كسلا في عقيدة اللي هذا بس ما بروتنا وكروكي عقيدة وأواني ولا في عقيدة اللي هذا زور بيجار يعني بشك يعني العقيدة والقدوة يعني أوان والقدوة ك دسنا سرك الله وخطو بابا نيوا يا زواني خد بقرا وسر السلامة زور بيجار يعني الأولى أنا قدوة تبارك لحقيقتها خوي منهجي أهل السنة لوفر أوان ترى زور جار أوانيك ادعاء أهل حقك ادعاء حق وادر عقيدة كان تواوي سمع معتزلة قوان بقى حق ترين كسزان العقيدة شيعة قوان بقى حق ترين كسزان العقيدة خوارج قوان بقى حق ترين كسزان العقيدة بلام عقيدة بس أول تاني بدم بيجيتي يعني نك بدم أم جلاني عبادات يعني للراسية إيش درك في إنسان مسلمان شنو التزامي بعباداته يعني أو منهجك بشكل منهج أهل حق أم جل لقلوا إيشا التزام بوند بأخلاق الروش توا يعني سير سمرية حديثك بو مسلمانك آياتك بو مسلمان ديني تو لسر سلام يا لسر حديث يا لسر سلام كابرا خوشي بأهل حق زاني وهندي التزامات شيء وهندي مظاهر إسلامي شيء لقايا جبجة كردوا بلان تطبيقي ناكا وكو عينا لقلب يا اختيار كان قديمة يا ما مالو
ماما حاجي أما حديثي في غمرة أيوت حديثك في غمرة وبان سرم بس بخابر عمل أو ناك أم ودم ناضي نايكم بلان بفعل وبعمل أو أخلاقنا جيب جناك بفعل وعمل جيب جناك بويا يعني ادعاء وكو لا فليدان هم كسيتوني لا فليدان بس يا مسيرك إنسان تشنيك إنسان ملتزما بعقيدته بعباده بأخلاقه يعني زور كس لواني كادعاء لا في أهل حق ليدن بصريحتر لا في منهج سلفي ليدن زور بيت جهرا يعني للراسية عقيدة تيكوت وطامة الكبران هي العقيدة للراسية العقيدة يعني عندي مسائل يعني هي يعني أصلا أنباته هو إرجاء عندي مسائل يعني أنباته هو هني خوارج يعني لا هندي بواري يعني للراسية لبواري عقيدية هندي كان نعلم همويان يعني طامي كبران هي تيكوتو يعني للراسية ولبواري عبادة شاء هروها ولبواري أخلاقا قورترين ضربة الأول يعني ضربة عندها منهج أهل حق أويك أوان أخلاقهم بتهيبتي لتعامل لقى المسلمان للراسية أخلاق أهل حقنية أخلاق أهل السنة والجماعة بويا بناو نابي بناوي زلو إدعاء زليش نابي بلكو بعملتو أبيت إثباتي قد بكي كتو شنيك ملتزمي بمنهج أهل السنة بعقيدة وعبادة وأخلاقا كإسلام للراسية لسر أوسية هنا دا مزراو والله ما وصل يعني توكو باس الجولة همو جروبية خويا بحق زانم باشا أكيد زيادة لجروبية شلون كوتو سلبية ياخد برنامج كيان طوابية وكو منهج وكو بروجرام وكو إن أهل حق أهل الإسلام يك منهج ناكري يعني أهل الإسلام برتوازب كي يعني لناويك وكو منهج وكو عقيدة عبادة أخلاقا وكو منهج بلام وكو فرد وكو فرد جاي واحد حتى وكو يعني منهج أهل السنة والجماعة هل أقريك كمسلمان يعني تولى قلب مسلمان كتير جوازي تبي لهذه أبوار لبواري تعامله لبواري هرسو كوتا لبواري إيش كثر يعني مثلا بقول منا أكريت يعني هل أكريت كمالك لوانيك تابعي منهجي سلفين خليكي كاريكي تربن يعني كمالك ترى خليكي كاريكي تربن كمالك ترى خليكي كاريكي يكي مثلا بقول منا جمعيات دروس كان جمعيات خليكي أيتام مثلا بخدمة كرنيتي يكي خليكي علوم شرعي بيت يعني لو آياتوك أخوي جورا دولة مسلمانة كبا طائفة كان حلصن طائفة رؤية وجهات بهمين الراب وجهات طائفة بمينته خليكي شيء به خليكي علمي شرعي به كوابو أكريت يعني زور سير أبي سمن ده كسر ناكري شلون أبي سلفي بيجي مثلا في جهادية مثلا في دعوية مثلا في مثلا علمية مثلا هم بس أول نية منهجي سلف بريكي وايا بريكي منهج سلف يك منهجه بلام أكريكم ملك لمسلمانان لو أنا شوني سلف كوتون يعني خليكي دعوة بانجواز أكريتكم ملك كان خليكي علومي شرعي بلا كنوع علومي شرعي أكريت يعني بويا يعني بتأكيد فرقي هي يعني أكريت لنا مسلمان أنا هي بلام إيما أبيت وكو منهج شوني منهج أهل السنة والجماعة بكين شوني منهج إسلامي حقيقي بكين وكو منهج بلام لا لمنهجها نانا خلافنا بتايبتي يعني أصولي منهج أصول كان منهج خلاف نابع يعني إما كمالك ما بلايك الرايكش وكمالك ما بلايك الرايكش نابع أو كاتا يعني أهل السنة والجماعة يك تشينن أهل السنة والجماعة يك تشينن بلام أكريت هر وقت شون يعني خواي جورا خلقي دروس كده شعوبا وقبائل لتعارفوا أكريت إيش دور نية مثلا بنونا كمال مسلمان خليكي إيش تربن كمال خليكي إيش كتربن بلام همويان لجير سنوري لجير بيداخي أهل السنة والجماعة والله ما وصل يعني أما خوي برسالة تلتي لذا يعني توزيعات ليه جروب علي بوي هي يعني شلون كوتو منهج به باش أي أوفر وضيب يا غماني خاصة على السلام فرمية كأمة كمان أبيت حفتها وسير فرقه يكي أشد الجنة حفتها ودوخي بو أو خلافات منهجية يعني أو فرقانة كفي غمر صلى الله عليه وسلم أي فرمية حفتها وسير فرقك أو خلافات منهجية أجينا أقل باس جروب بكي هل لك كفرية بابا بس لمدينة سنو دالكين يعني سلف لجروب يك هل لو فرقة ناجب نابي بتشوكا يعني تو بلاي أو فرقة ناجب بس بريتين لشش حود نفر كشوني ما لا تعرف كوتون
یا شوێنی مەلا فڵان و مەلا فیسان کەوتون یعنی تەواو ئەم بەهەشتە پانوبەرینە هەمووی بەس تەنها گروپی فڵانە چێتە نایەوە شتی وا چۆن بەڕاستی ئەمە پیاوی عەقڵ و قسانە ناکات يعني مستحيل أوشتانا يعني أو بهشتو بانو برينيا حمو كسي أهل حق يعني دروسته أهل حق هم ينفرقين ناجيا بهمو طائفة كان ناوي أهل حق أو أنيك أهل حق يعني طائفة ما بس من الاختلاف منهجنا يعني لأصوله لا أو أنيك يعني مثلا بون من أواني شوني مذهبي أبو حنيفة كوتن مثلا الأبواري فقهية يعني مثلا يسمى حنفي مذهب مانه شافعي مذهب مانه مالكي مذهب مانه أحمد حنبلي مذهب ظاهريش مانه مذاهب تريش هي يعني أول ليلة أواني شوني شافعي كوتون يعني بس يعني أوانا نارونا يعني إنه جاكو إما مذاهب باسكين أجر مذاهب فقهيش باسكين حفصتش لوانيت يا بركة أجر هر عالم لكاتي خويا كهاتبي وهذا خلافي لقب علماء كان يترها به حفصت لو شي حفصت فرقة به يتر حد سكيف يغمر جاء في توسيع فرقة حد بس لفقها يا ما خلافاتي وانا معناه يعني بالتأكيد أو معناه ناقين بأهل السنة أهل السنة جماعة فرقي سوادي أمًا وفرقي ناجية فرقة ناجية قوركيشن بعد دنيا باللوا يعني سوادي أمة أجينين أويك الزوريني أمتي لسر الزور بيجار أهل السنة جماعة زورينيشن ووكو إسش زورينا وأهل السنة جماعة دنياتنا كما وكهرهم أواني لبروجرام أو لمنهجة لقب أهل السنة والجماعة أو أنا هم فرقي ناجين وخلافاتك بسيط لإيشوكارا يعني لما مسائل ترى كخلافية لمنهج درنا شيء بالتأكيد وكسل أهل السنة والجماعة درناك كسل سلف دورنا خاتوا وتابو كردني ناوي سلف يا ناوي سني يا أبد تابو كردني بكومالك كنا وكان لأخويا النبي للراسي أم تابو كردنا يعني اشتكي طازة إمام ابن عثيمين أفرمي أصلي نية وشتا هر نابي تشتوابي من تابوي كم بوناي وخمو بلام وكو بلام من شون كوتي أوانم شون كوتي أهل السنة وجماعاتم شون كوتي سلفم أما حقا وأبيت إنسان شانازي شي بيوبكا وكو شيخ الباني أفرمي إنسان أبيت شانازي شي بيوبكا كخوي بشون كوتي أوان بزاري بلام ناوك أو بكم بجروبيك ومسلمانان يتر هر كسيك لقل منابي والناوي لنا أو جروبا يتر وإن زنا وإن سرق وإن حتى وإن كفر يعني خوا بنامان بدا يعني كزور جار عندك لو أنا والله يعني طامي يعني شتي خطرش أكن يعني جاري واحد وما دام ناوكينا بناي منوية يتر تواو من ولا أموي هي تبرايش من الأركس أم ناوي هم بجار دوت ونيا لنا أمناوه وأمناوه شيء لخوينا ناوه من ترزر بيسفري بكم أجر شيء عملك شيء كامل عملي سرف به يعني كابرا أجر بكاملي شو يعني سرف كوتي بس ناوه كي لخوينا ناوي من زر بيسفري كم للراسية أمشتي كي طازة أما بوشوني كي سير وسمرة أما لقل أهل السنة وجماعة ناقون جي لقل مفاهيمي الشيخ الإسلام ابن تيمية ناقون جي أما حركس يقداي مزران دويان لهاي كيو وهي أما شتيكي طازية لنا إسلام جينا بيتوا أهل الإسلام هميان قناعتيان وياك إما سير عقيدة وعبادة وأخلاقي خلقكين بويا مقاييسي أهل السنة والجماعة شون كوتواني السلف ديالي أكريه أبا وأزان كي سلفية إيه بقى بوين أو كابرا سلفي يعني شوني سلف كوتو نخوي شانازي بكاو لم لا عندي مظاهر بوخوي دروس كاو لولا همو كاريك لجين أو مظهر بكاو لجير أو ناويا بك دعاء ناوكش ناشرين بك للراسية أما يعني من وأزانم بعضي أكيد ما باري خوم كأماش ما لخوم ورنا قردوا العلماء كانوا يترشوا ورن قردوا ك يعني إيه ما أو ناوانا ياري بينا كين أو ناوانا نكين بحزب وجروب وجماعات برضو أو ناوانا هموي هول بدأ مسلمانان اللي جيركوب كانوا هم بيكنا وسيلك بوأويك مسلمانان قرنا ولا إخوة بوأوي بيكنا وسيلك لراسية أي مخل برو جهنم ننيرين بزور وزور داري مور عصاكي موسى وموركي سليمان من بينا بي هر كسيك لمن هجكي من لنا وكمي لا يكسر مولد من باني أقول مكاكا تو برو جهنم تو كافريتشيا لجروبك مني لراسية حصر كردني إسلام لجروبك وحصر كردني أهلي حق كاتي مالهم إسلام أزانم أوان قصديان ونيه كبس إسلام أوانم خل باقي كافرنا أهل حق إسلامي حقيقي كأوان لو أنا بس بو خوان رايك شنو غيري خوان حموي بأهل بدعة بيشمرن وحتى الخلافة كيش بسيط دي لقال أنا يعني
بۆ نمونە ئێمە ئیسا هیچ خلافێکمان لەگەڵ ئەوان لە مەسائلی فقهیە نیە لە مەسائلی عەقیدە زۆربەی مەسائل عەقیدەکان ئیلا مەگەر ئەوانەی ئەوان تێی کەوتوبێت خلافێکمان نییە لە مەسائل فقهیەکانە زۆرینەی زانان المهم ئێمە شوێنی زانایان کەوتین ئەوانی شوێنی زانایان کەوتون بەڵام لەگەڵەوەیە ئێمە بەس چیە ناوەکەمان لە خۆمان نەناوە یا ئێمە نیمان لەگەڵ هەندێک فتاوای سەیر و سەمەرە و عەجیبی ئەوانە یا هەموو قسەی ئەوان بیکەن بەو مۆرەی کە بەدەستیانەوەیە ئێمە تەوقیعی لەسەر نەکەین مەرج نییە وا بێتر ئێمە ئەهلی بدعین و گومڕاین و لە سەر لێ شێواوین و لامان داوا لە ڕێگا و ئیتر ئەوەی نەشێ پێمان بکەین مامۆستاگیان سەلەف یانی پێشینان ناوی تریان هەیە یا هەر ئەو ناوەیان هەیە ینی هەر بە سەلەف ناسراوە سەلەف لە ئەسڵا پێشینان هەر ئیسلام بە ئیسلام هو سەماکم المسلمون مسلمین هەر ئەسڵا ئیسلامەکەیە ئەسڵی ناوەکە ئیسلامەکەیە بەڵام پاشان لە ئیسلامە تەفریقە دروست بوو لە ناو موسڵمانانە مثلا کۆمەڵێک بوون بە خوارج کۆمەڵێک بوون بە شیعە بۆی ئەهلی سونە و جەماعە بۆ ئەوەی کە ئەهلی سونە و جەماعە یا ئیسلامی حەق لە خەڵکی تر جاکەنەوە ناوی ئەهلی سونە و جەماعەیان لە خۆیاندا یعنی سەلەف پیانەوەتری ئەهلی سونە لە ئەسڵا ئەهلی سونە و جەماعە بەڵام ئیتر ئەم ناوەیشە دروست اعتیادیە یعنی ئەشێتش مسلمانان بأهل سنة وجماعة بود ليس سلفي صالح هیچ مانعێکی تیان مامۆستاگیان ئەو کەسانەی کە ئیسە ناوخۆیانە ناوە سەلەف و یاخود بە شوێنکەوتوانی سەلەف خۆیان حساب بکەن بە بۆچوونی تۆ تا چەند ئەوانە شوێنکەوتوی سەلەفن یاخود تا چەند پرۆگرامی سەلەف جێبەجێەکەن ئەگەر ئیسلامەکەیان بە جوانی تەطبیق کردبێ ئەگەر منهەجی ئەهلی سنە و جەماعە لە خۆیانە جێبەجێ بکەن بەبێ غلو بەبێ زیادە ڕەوی ئەگەر وەسەطیەتە جوانەکەی ئەهلی سنە و جەماعە کە وەسەطە لە بینی ئیفرات و تەفریط ئەگەر لە خۆیانە جێبەجێ بکەن بەبێ غلو بەبێ گەورەکردنەوەی شتێرێک کە گەورە نییە بەبێ بچووکردنەوەی شتانێک کە خۆی زۆر گەورەیە ئەوان بچووکێکەنەوە یعنی لە ڕاستیە ئەگەر وابن ئەوە وەتیایشیانە هەیە وایە من خۆم وام یعنی خۆم بەو خاوەنی ئەو منهەج ئازانم و ناڵێم یعنی ئەو سیفەتەم کامل تایە بەڵام محاولە ئەەکەم بە قەدەری توانە بگەم بە ئەوە و کەسانی ترش ئەناسم یعنی لە عالەمە الحەمدولله ئەگەر چی زۆر ئیدعای ئەو ناوەز لە نەکەن چونکە ناوەکە زۆر گەورەیە بەڵام ئەگەر خەڵک بەوەیان ناسێ ئەڵێن ئەمانە سەلەفین هەیە بەڵێ کەسانێک هەن الحەمدولله يعني بقدر توانا عقيدة وعبادة وأخلاقا بمختصري ومنهجا لسر منهج سلف بقدر توانا بلام لولا خلقانك من هي بتأكيد إفراط وتفريط يعني كردوه كسانك أننا وكان استغلال كردوه بلام لجيرنا وكان شتيتر هي كاري تر هي شتيتر هي أو إتر خوان وخوان بلام ظاهري كارك يعني تندروي وشلروي بيو ديارة مش أكن بقامش گامێشی شەکەن بەمێش بە پێی میزاجی خۆیان مەسائلە گەورەکانی ئیسلام جاری وایە بچووکەکەنەوە هەر احتمامیشی پێنادەن هەندێ مەسائلی بچووکیش هەیە ئەوەندە گەورەی ئەکەنەوە ئینسان ئەکەوێتە گومان لە ئیمانی خۆی ئەگەر مخالفەی بکە ئەکەوێتە گومان لە ئیمانی خۆی ئەگەر مخالفەی بکە هەندێ مەسائلی خلافی فقهی هەیە ئەوەندە گەورەی ئەکەنەوە تو ئەڵێی ئەگەر من ئەمە مخالفەی بکەم پەنا بەخواتر دەرەچم لە ئیسلام هەندێ مەسائلیش هەیە عەقیدیە گەورەیە حەسابیشی بۆ ناکەن یا هەندێ ئەخلاقیاتی گەورە هەیە هەر حەسابیشی بۆ ناکەن یعنی زۆر بە بچووکی سەیرەکەن ئەگەر حەسابیشی بۆ بکەن یعنی شتەکە زۆر ئیهمالیان کردووە لە ڕاستیە ئەو زیادە ڕەویە با بە ناوی منهەجی سەلەف منهەجی سەلەف صراحەت ئەیڵێم منهەجی یاریکردن نییە من بڵێم وەڵڵاهی هەر کەسێ ناوی خۆی ناسەلەفی ئیتر سوکوک غفرانی مەسیحیەکانە بڕۆ بە بەهەشت شتیوان نابێت کاکە ئێمە ئەبێ ئەهلی سونە دیفاعن لە منهەجی خۆیان کردووە هەر کەسێک بە زور و بوهتان ناوی خۆی نابێ ئەهلی سونە و جەماعە ئەهلی سونە و جەماعە لیان قبوڵ نەکردووە ئەی من بۆ قبوڵی کەم کەسێ بە زور و بوهتان ئەو ناوە بۆ خۆی بردووە نەک بڵێ منیش وەک ئێوەسن ئەسڵەن ئێمە زەرب سفرەکە ئەسڵەن ئێمە زەرب سفرەکە و خۆی لێ بۆتە خاوەنی ئەو منهەجە بە تەبعی بەلاری بۆیە ئەگەر کەسێک وا هەبێ یا کەسانێک بە تەئکیدیش هەن حقیقت بە ئێمە ئەڵێن ئەوانە شوێنکەوتووی ڕاستەقینەی سەلەف نین و ئەو ناوەیشە بەڕاستی بە زۆر و بوهتان نراوە لە خۆی
ناوێتی لە خۆی بەڵام کەسانێک حتا وەلەو ناوەکەشیان نابێت لە خۆیان بەڵام منهەجی سەلەفی حەقیقیان گرت بێتە بەر بەبێ زیادە ڕەوی بەبێ ئەملا و ئەولا بەبێ ئیفرات و تەفریط ئینشاءالله با ناوەکەشیان لە خۆیان ئەگەر چی خلافمان هەیە من وەکو باسم بۆت کرد هلا ناوي علماء سلفي خلاف هي لبين ابن عثيمين والشيخ الباني خلاف هي لمسألة وي ناوي سلفية كسي عن جروب يبين على اخوي ابن عثيمين نيه لقويا والشيخ الباني شحال لقويا حتى الشيخ الباني نيه على ضرورة التسمية بالسلفية المهم اجتهادي خويتي خوي جورج زايباتو من لقل اجتهادك او نيم من لقل اجتهادك الشيخ ابن عثيمين رحمتي خوي عليه كوابو او ناوش كشنيه حتى كسيكش لخويشي نابي مهم نيه بلام نابي لمنهج هذا نابي زياده الريب نابي مسلمان قشي تبديع وتفسيق حجريكي نازل اشتي سير وسمر الرودا للراسي بناي ام منهج جوانو اشتي سير وسمر الرودا او انا هم مخالفات ايه مش لي بيدن نابي لم روبدا ولي بيدن نابي اگر تا اسلي بدن بوين كسي بناي منهج جوانا كمان هو اشتي تربلي لام روبدا تريملي بيدن نابي للراسي ما شاء الله سيجان دست خوش بخواج زاباتو بما خوش يسا إسراحتي ورد تدواي أما دوان هر برسياري كان هبيا أراسي تكينو فلان برسياري كان إن شاء الله الصلاة والسلام على رسول الله ما هو سيجان بما خوش چند نوك معبولتك دلباري بدعو شوانتي سر هلداني بدعت شيو لشرع شونه وچند جوره بما خوش سرتا ببناسة كرني بدعة دست بيو من الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه ومن والاه من طبيعي هل سر إن كيفيش أنبابته حزناكم زور دريجي بدم ببيناسي بدعة بشيوازك كإيوسرتان بيشين موليشي تينقن إما أم بابتمان بو خلقي كيواي شساني كخنواريش النبي للراسية إما بابتكمان بو كساني نخنواريش بدعة خوشة بسكان بكورتي يعني شتي طازة بدعة يعني شتي طازة لو هاتو كبيغمر صلى الله عليه وسلم فرمي من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد هرشتيك لم ديني إمكن نبو بيني بداي بيني أول الراسية مردودة وخواري ناقرة وبدعة هرمشتكي طازة لآينا همشتكي طازة لآينا دابت زانيان لبارەی پێناسەکردنی بیدعەوە شتیان زۆر وتووە بەڵام مختصر مفید ئەوەیە کە ئێمە وا لە بیدعە تێگەیشتووین کە بیدعە هەر شتێکی تازەیە لە ئاینا دابهێنرێت پێچەوانەی بنەماسەرەکیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێت دژایەتی هەبێ یان نەگونجێ لەگەڵ قورئان و سنەت و ئیجماع بۆ نمونە نوێژی بەیانی ئەگەر تۆ لە جاتی دوو ڕکات بیکەی بە سێ ڕکات بێژی وەخوا شتێکی چاکە و با سێ ڕکات یا مەسەلەن ئەمە بۆ لە شتە فقهیەکانە بەڵام بیدعە لە سەردەمی سەلەفا کە ئێمە ناڵێن ئێمە سەلەف بابەتەکەمان بابەتی سەلەف نییە لە سەردەمی سەلەفا بیدعە زیاتر بۆ ئەفکار و بیر و باوەڕە عەقیدەکان بەکارهێنراوە دش بە ئەو کەسانەی کە فکرەیەک و بیر و بۆچوونێکیان یعنی داهێناوە کە سەری لە موسڵمانان تێکداوە بیدعە دەرحەق بە شیعە بەکارهێنراوە بیدعە دەرحەق بە خەوارج بەکارهێنراوە دەرحەق بە مرجئە بەکارهێنراوە بیدعە دەربارەی معتەزیلە بەکارهێنراوە ئاوا بیدعەیان بەکارهێنراوە ناڵێن لە مەسائلە فقهیەکانیشا بیدعە ناکرێت بیدعە ئەبێت ڕوش ئەدا زەلام وایە مەسەلەن حەلا خۆی وەژێ بە ئەم شتە بکەین بەخوا ئەمە شتێکی چاکە بۆ نمونە لە دوای بانگ یان لە کاتی بانگە حەیە عەلا خەیر العەمەل لێ زیاوەکە ئەژێمە شتێکی باش ئەنیە یان فاتحایەک لە دوای بانگ زیاد دەکات وشەیەک زیاوەکە پێ وترێ فاتحە لە دوای بانگ کە لە سەردەمی پێغەمبەرانە بۆ صلی الله عليه وسلم بەڵام بیدع بەتەکید ئەقسامی هەیە و جۆری هەیە بیدعی وا هەیە لە ڕاستیە ئینسان کافر ئەکات و لە ئیسلام دەریەکا بیدعی وا هەیە ئینسان ئەکا بە گومڕابوو یعنی سەری لێ ئەشێوێنێت بیدعی وایشمان هەیە خۆشەویستەکانم لە هەندێک مەسائلایە ئەگەر بەزانینەوە بێ لە ڕاستیە خەتەرە ئەگەر بە نەزانینیشەوە بێ یعنی کابرا بەری
عذر بالجهل كي نازاني ولا نزانيا وازان اشتكي باشا بكورتي يعني بدعة اتواني بلي يعني اشتكي ناپسند لإسلام مرفوضة بهي شيء ويك لآيني بيروزي إسلام بدعة بكريت بتايبتي خوش يسكانم زانيان كاتيك يا شريعتي إسلام كاتيك بدعي بۆ چۆن بڵێ وەکوینە بەکارهێناوە بۆ پاراستنی شریعەتەکەیە بۆ ئەوەی ئاینی ئیسلام بپارێزرێ وەکو ئاینەکانی تری پێ نەیە هەر کەسێ هەڵسێ و شتێک زیاو بخاتە ناوی هەر کەسێ هەڵسێ و شتێک زیاو بخاتە ناوی بەڵام لە ڕوانگەی ئەدیلە شەرعیەکانەوە لە ڕوانگەی قورئان و سونەتەوە لە ڕوانگەی ئەسڵە گەورەکانەوە ئەگەر شتێک بکرێت ئەوە بەتەئکید بیدعە نییە. يعني تاچی يعني هر شتێک لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەکرابیە ئەتوانین ئەمەی سەپی بڵێن بیدعەیە و ئەمە کابرا کە بەری بیدعەکە کێ و ئەچێتە جەهەنەم و وەکو حەدیثەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی كل بدعة ضلالة. ئێمە باسمان کردمان بیدعە معنای زمانیوانیشیە و معنای شەرعیشیە. ئەگەر بیدعە بە معنە شەرعیەکەی ئێمە مەقصود مەبەستمانە بدعة بمعنى شرعي يعني هر شتيك هر بيرو باورك مخالفة وبيتشواني بيرو باوري بيغمر بي صلى الله عليه وسلم مخالفة وبيتشواني قرآن سنتي بيغمر بي صلى الله عليه وسلم ومخالفي نهج أوان بي كبيشينان لسر أو نهجتشون لراسيا أو قمرابون أو سر لشيوان بس أجر تو بي بلاي حموشتي لسر بيغمر عن نبو بي بدعية لراسيا أو يعني وانية بوشيواز يعني وش وازوانية بل لو كاتا هر خوتش بمبتدع كي هر خوتش أبي بمبتدع لبرشي لبر أويتهم مزجوتكت سماعات خصوة سري بان أدهبي لسردم بيغمرة صلى الله عليه وسلم سماع بكارنا يمرأ وبان تو فرشي ناو مزجوتكت لسري نيوشة كي لسردم بيغمرة خلص سر خول نجي كردو تو أم جو شيوت جلو برجة كاله برتا لسردم بيغمرة خلق وايل برنا كردوها أجر بلا إلى مسائل عباداتها إما مقصد من دينه وعبادته أي خو سماعه فرشكه وأمانه هم عبادته وحتى لسردمي إمام عثمان يعني كوكرنوي قرآن ككبوبم كتابة يستكل برد اسمانايا لسردم بيغمر صلى الله عليه وسلم قرآن بمشي وازنبو بيغمر إخوة صلى الله عليه وسلم أيكونا والصحابة لبريانا كرد هنديك شان أيان نوسيه بلان ببي بكتابة أبم شوازة لسردم بيغمر نبو لسردم إمام أبو بكر فكرك دروز بو لسردم إمام عثمان بكاملي فكرك جيب جكرا وإمام عمر هل سردم خويا زور شتي بكار هنا كلس لا الروما كانوا لفارس كانوا وليا قرد إمام عمر بون من ديواني جند بون من مسائل سجن أمانة زور مسائل إمام عمر بكاري هنا لا توكاني تر وليا قرد معناه وايا مرجنية هموشتين لسردم بيغمرا نبو بي بدعة ايقن وابد خوابنا من بدعة حتى لشت الدنيا كانشا يخوا بي من تازة سوالي كربي اگر تو بلاي كاكن بو مسائلي دين دارتي اي بو مسائلي دين دارتي عبادت دي تو ابي بكربي يعني ببي بي بو مزقو شكو تو دي بو جمعة يعني نوش كردنن لسر او فرشنا بي لسر قين بي يعني مبردة السبرد يعني زور شت كبيودي بنا مزقوت وعبادتك كان شواه للراسية عبادتك لجرماي هاينا على برس سبلتها بكري لكيو تامكي وشوازكي شونا وأجر بجرمايك لهينك جرما لراسية يا مزقوت حتى إيسا دروس كرتني مزقوت بمشي وازاني كإيسا هي بشمنتو بجتشو يعني بمشي وازي كهي للراسية أمانة هموي نبوة لسردم بيغمر صلى الله عليه وسلم مرجني أو قصيك زور كسيكا الله كاكا بيغمر كرديتي لقرآن هي يا بيغمر كرديتي يا صحابي بيغمر كرديتي أخذ ما داخستني درجاء اجتهاد للراسية تو قالكت بي عموشنا كان آوابه ومقياسة ليكي ديتوا زور شت رف ذكري زور مسائل رف ذكري جنجة جوانا كان يعني نابتو بمقايسانا بوشوازة للراسية حصر كردني لو شوازانا أما اشتكي طازة أما يشتكي طازة لسردمي بياوچاكان ولسردمي بيشينانا وانبوا إمام الشافعي آوا تعاملي نكردوا إمام أبو حنيفة وا تعاملي نكردوا جاء قروا أبواه خو يتر حموشتا كان دا أخرى حموشتا كان دا أخرى إيسا زور شتيك لواني كإمام أبو حنيفة يكر إيسا كابرا هلا سيلي ما نجي والله ما بدعية إخو إمام أبو حنيفة السلفة توشتكت بونا من الزكاة دان
زەکاتدان بە پارە بە مەبلەغ زەکاتی سەرفترە بە پارە ئەم دێ ئەڵێ پێغەمبەر نەیکردەوە بیدعەیە ئەخر دەی هەر فەقیر تۆ ئەخر نابێ ئاوا بڕوایتە شتەکان دەی ئیجتیهادی ئەبوو حەنیفە لە ساڵ 70 لەدایک بووە هێشتا زۆرێک لە سەحابە مابوون لە ساڵ 70 کۆچی یعنی دوای وەفاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە 6 ساڵ ئەبوو حەنیفە لەدایک بووە سەحابەکانی پێغەمبەر ماون ئەی تۆ خۆت لە سەیرە ئەی ئەگەر ئەبوو حەنیفە سەلەف نەبێ کێ سەلەف یعنی ئەو مبتەدیعە چونکە شتێکی لا یعنی هەروەها ئیمامی مالک کە تەلەبەی ئەبوو حەنیفەیە یان ئەتوانی بڵێ لە دوای ئەو هاتووە هەروەها ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێت هەروەها ئیمامی ئەحمەد کە يعني إمام أحمد دعينكيانا لصالي 164 لدايك بوه يعني أتواني بلي أيشها تقريبا بدي سلفك فيه بهندي لتعارف كان بهندي معنى كان أو حديثيك خير القرون قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم كوابو ما مستطيع يعني للراسية مسيرة تو أوان شتيني كان كردوها للراسية البيغمر نيك شتيني كان كردوها بيغمر نيك كردوها وصحابش نيك كردوها بلا من سردمي أوانا كاركواي بيهاتو كبكري ما وصيان يعني إما أبينين هر مسألة خلافي هي لم سردمي أو كساني كبنا خوانان بنا وسلفي دانا هر مسألة خلافي بيو لقل أوانا يكراس آن ببدعية زانا باشا بيشيناني أمت ياخد علماء أمت شون ما بلان لقل يكا كردو لمسألة خلافي كان يعني بوچونيان شون بو لقل يكا والله سيرا من مسائل خلافي كان يعني بدعة وسنة لدا بمزريخ ويكز درناجي بخوا مسائل خلافي كان زور يعني قال لي كي دينا وكم إما جمال لهنديك العلماء كان بوكاتي رويش لمصر يعني جماري لمليون وبانا مسائل خلافية كان جهر مسألة خلافي جوازي بونمون لبين علماء به خوش يسكان محزة كم تركيز خنسر أم خاله زور تركيزي خنسري هر مسألة خلافي بو لبين عالمك أبو عالمك كتر أم باو بيجي أو بدعية أو باو بيجي أو بدعية وطو مبتدعي أو مبتدعة بين بلين كم عالم بينيتوا مبتدع نبي بين بلين كم عالم مبتدعنيا كم عالم مبتدعنيا حتى أمشي وازا أسلوبيك الشيخ ربيع من هذه المدخلي بكارهين لجرح وتعديلي أو خلقه وبربوته سروا جولاك حتشي علماء وداعي وبانخوازاني إسلامي لمشارق الأرض ومغاربها بربولي أم وايو أو وايو أمشي وازا للراسيان لكوي سلفها هبو بمشي وازا يعني لا هندك لا هنا بو ورقرتني حديث يعني بو هندك شتيتر لو جورا يعني او تقييماتنا كراوه ديتو ام تقييماتنا كي تقييمي خود اخر ما عندي مسائل حتى يعني كاتباسي تقييمي خوي اكري الله علماء كردوتي الله علماء كردوتي بس كاتب تقييمي باسي تقييمي ابو اسحاق خويني اكري خوي قربي باريزي الله اخر او طلبه شيخ الباني بو شيخ الباني دايتو عالم شادي بو الاخر اگر شيخ الباني بما استا ايزاني سيسي ام في مكه او ايسا غوريا على دعاء شيخ الباني بما يسوي ام شاد هنا تسكيه اللي يسندو يعني تنيو تبع عالم اخر قينات هل نفس سيج بين الشيخ ما تخليش تطبيقك اي شرع عين الحسن تو اخر نابع علماء كان من امام اوازر بالسفيان كي نابع شي داعي بانغوازي محمد حسانه خوارج تكفيريه لبروي لا حسني مبارك صوته فلان كسنما يك قناه فضائي نما قشتيان كتبه مبتدع يك داعي نما يك عالم نما حل سر مساليكي وردو بچوب خلافي جاري واهي كشيكي قوره دروس كريو طلبه كان يكرن بدجمني او عالم او داعيه واي فيها عالم اسلامي قشتي بربه تزقو يزق يكتري واتري ما دجمن ما نامن اللي يكتري زياده لراسيه اوان هابه وبوشي وازش نابت معامله كردني السلف لقال يكتريا وانا بو يعني اگر اما بين حد شيخ بن باز والشيخ الباني بس لسر مسألة نوش شيخ بن باز والشيخ الباني لنيوجا زور شتهي لنيوجا حر لأول نيوجو حتى آخر نيوش لشنها شوية مخالفة يعني خلاف يعني كتير حر لأولو حر لفاتحة خلندنا دس في أكاد خلافات كان لفاتحة خلندنا أما جاء لدواء إمام وما يخبنا شيخ الباني شيخ بن باز يجينا يخبني لشيخ البطاوة أم يجي كاتي يشتر ركوعة هل سيعيتو دس بقرو سنته الشيخ الباني يجي بدعية أما أربع سريعي هنديكي باسك أو أجيت السجدة شيخ الباني الله بدس بشي السجدة
وەک حشتر مەچۆ سوژدەیە وە کاتێک شەڵە سێتۆ لەسەر دەست هەڵسەرۆ وەکو حشتر هەڵمەسەرۆ شێخ بن باز ئێژێ نە حشتر ئەوەیە لەسەر دەست بچێ و لەسەر دەستی شەڵسێت فێڵێ ابن عثيمين هەروایەژێ هەیئەی کیبار عولەما زۆربیان وایەژن یعنی ئەڵێ نابێ وە دەست بچیت ئەبێ وە پا بچیت وە چۆک بچیت کاتێک هەڵە سۆگرێ و لەسەر چۆک هەڵچیتۆ دەستت بەلاوە بەرزکەیتەوە ئەسڵەن ئیمامی یعنی لە مەسەلەی هەڵسانەوە لەسەر ئاوا من تا ئێستا مەسەلەم باس نەکردووە یعنی لەسەر ئەوەش لە مەجموعە ئەو عاجینەی کە شێخ ئەلبانی باسیەکات حەدیثی عاجنەکە ئەوە طبیعی هەندێک لە عولەما ضعیفە و ئەمانە قسەیانە سەریحە عاجنەکەیش ئەڵێن عاجن بمعنى عاجزته لمنجدا اگر بروي سيرك لزماني عربيه عاجن لوي عاجن هيوشيلاندن نيه بمعنى شيته بمعنى عاجز يعني كسيك هوس يتوقع عاجز شلون كسيك يعني نخوش بيت يعني دس خاطه زي ومرجع اوا الا اوا يما فيربوين بلا حر ريزن بو او عالمه قوريه من خومش تا يسوا بلا من راسيه قسكي مخالف زورك العلماء و حروها لا مسألة تحياته شيخ الباني يجيب التحيات لله والصلوات والطيبات السلام على النبي يجب على النبي ما يجي عليك أيها النبي بلام شيخ بن باز يجب عليك أيها النبي على النبي شيء يعني لزور مسائل يعني نازل شنو يكتب بباسكم كخلاف هي لما سألت تحياته بنجا جولانا الشيخ الباني يجي سنة بنجد بجولانيتو آوا بتشوف تبع آوانا وإيسا عندك أسواقك أبو إسحاق زور بصريح على الشيخ الباني وتيتي بيم آوا بلام علماء السعودية قالنا الشيخ بن باز جنابي جولاني توا الشيخ حتى ابن جبرين لفتوايك يا رحمة إخوائي لبي الله هكذا بنجب جولاني توا نجاك بطال إتر باس يتر جاء ما أجا أم عالمانا هموي بدين بدنقش يكتريا بلين ما دام الشيخ الباني وتي لبي أما بدعية معناه الشيخ بن باز بدعتيه علينا بيجن ما دام الشيخ بن باز وتي أما بدعية الباني أجا بكن معناه ابن باز الشيخ الباني بدعتيه خواب أنا ما مدخل كسنا منته حتى وابرو انت أجات علماء قديمة كان ما انت أجات صحابيش مسائل خلافي خوش يبسكان أبي معاملة كثير لقلاب بوش يوازي بدعة والسنة تعامل لقل مسائل خلافية كان بكين خو كسنا منته خوش يبسكان كسنا منته جنجك بيا أبي عليك كسنة جمعة بيش يجمع بدعة يا آخر بابا أنا شافعي وتويتي تو شون أوا جرأتك أوا بو من الله بدعة ويجيك شخصية كاتب شون يدعي بدعة بدعة مكة أي بابا قينا أخذ أم كابلا قناعتي والرأي كيش عفوا رأي إمام الشافعي هي كاك الله بدعة ده إمام الشافعي مبتدع كاك جان أخذوا النبي أو تعامل كي أجر بلي يسألوا عنه عن بلين كاك أخوي ما نتوه ما دام بدعة شافعي بدعة شيء ما هو ما نوتوه ده أخذ سكت واقع يعني كل بدعة ضلالة وكل ضلالة في النار أما مصر مجالي أنا مني يعني يمنا تو فرسيارك لا سرو السلف شلون تعامل أنا قبل كردوه سلف لمسائل خلافية كان وتعامل أنا كردوه خوش بسكان بالعكس احترامي رأيي كثير عن كردوه من نعلم شوني حديثي صحيح أنا كي تقول لو أنا يسافر سيارة مليك كي بلا إمام مصر إما معناه الرأي صحيح الله بجين بلا الرأي صحيح الله بجين دزنون أشكال أفراد يعني أشكال رأي زور ما لسري هي شافعية فرمي أشكي أبو حنيفة جاب شهوته أشكي أحمد ومالك قالين هل أشكي هل عفوا هنا أبو حنيفة قال بشهوته نبينا أشكي مالك وأحمد رحمة الله عليه وأنا شو ينكوتون قالين هر ناشكي هذا طلع بيته ابن حزم قال له دايق وخشكي أشكي دستدابيو يا أمهم الرأي يا ما شلون تعاملي لقلابكين تو وكو طالبي علم أقري أقرتوانات هبو أقرتوانات نبو شوني بعد أو إمامك كي كذلت به مرتاحة وأزاني إمامك مثلا جي سقيتوه بلام أجر توخي نوار بوي أبي بقري صحيحة كي البجيري أو عن دليل كان بقوته تيجي لك سكانه أو عن دليل كان بقوته شوني دليل كي كبي يتلو دوا أي مقابلة كي بتشي زاني بمبتدع بلا قلم ولا أجري جهنم بينيرتها شتي ما أبي الرئيس شيء اللي بقري روجي كان أبو حنيفة الشافعي ديبو مزجوتي أبو حنيفة نيوجك بس أهم نقطة جو بقرن لتعاملي سلف لقل سلفها برا سيد الصحابة بيغمر كان شلون تعاملي يعني كردو زور بدل فراواني بيغمر خويشي لمسائل خلافية كان بدل فراواني تعاملي كردو من أو حديثات بس أو حديثات ديانا ما مصر دواء ودي مسر دواء ودي مسر هند دواء ودي مسر سلف
لە پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابەکانی پێغەمبەر بێسی دوای دێنە سەر دوای ئەوان یەک نمونە زۆرە بەس من یەک نمونە دێنمەوە دوو سەحابەی پێغەمبەر ئەچن بۆ سەفەرێک لە ڕێگا نوێژی عەسر دێتە سەر ئاو نییە هەردیان تەیەمومەکەن و نوێژەکەن هەردیان تەیەمومەکەن و چیەکەن نوێژەکەن دوای تۆزێ ئاوە هەیە ئاو دەسەکەوێشتان نوێژی عەسر ماوە نوێژی عەسر ماوە یەکێکیان ئەیکاتەوە ئەڵێ وەڵا کاتەکەی مادام ماوە من ئەیکەمەوە ئەوی تریان ئەڵێ وەڵا من نایکەمەوە تاو من نوێژم کردوتر بۆ بیکەمەوە ئەمە گەر زەمان ئێمەیا بوایە چیمانە کرد طبعا ئەوەی کە فکرەی وەم لایە یان وەو لایە یەکسەر ئەم بە ئەو مبتەدیع ئەگرێ و لەسەر منهەجی ئەم برا بە ڕێزانەی کە ئێستا هەیە نەبا بگەن وان نییە پێغەمبەر صلی الله هاتنە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەوەی وتی فەرمووی قەد ئەسەبتە السنە ئەوەی وا دووبارەی نەکردو ئەوە سنەتی پێکاوە ئەوەی وا دووبارەی کردو فەرمووی لەکە الئەجر مرتين تۆ دوو جار ئەجرت هەیە الله ئەکبەر خۆ بنەماکانی ئەمان گشتی ئەڵەوە شێنێتەوە حەدیثە قد أسبت السنة يعني أو السنة وانية أي مخالفة كي شيء ما مسا أو أي بقي بوشنا كان يا مان مخالفة كي شيء يعني بداية تمام بيغمر أفرمي لك الأجر مرتين تدو أجرتها لجاتي أجري دو أجرتها شيء بوشنا بيغمر صلى الله عليه وسلم لأن سي أمشي معاملة بيغمر صلى الله عليه وسلم لقل خلافة إيه مش شو تعامل فين ها إمام الشافعي أشياء مو مزجوتي أبو حنيفة لإمام أعظم لبغاء لبيت نيوشكات نيوشي بياني بو نيوشي بياني أشياء لبيت كوماليت أبينا الشافعي هذا يخنا برنيوشي نيوشي بياني شافعي بيبتشي كيش نيوشي مزجوت كيه قبر إمام أبو حنيفة شالبي قبر إمام أبو حنيفة شالبي إمام الشافعي برنيوشي كان إمام الشافعي لنجي بيانيانا سنة للاي شيء بكري للاي زور عندك زورش لعلماء قنوتي بيانان سنة أبيكش بيانيان بكري والله لا أبو حنيفة قنوتي بيانان سنة إلا لحالتي نوازلة يعني حالتي مصيبة ومشاكل لقومانا إمام الشافعي سد تيكو تيراك أي خوانيت مزقود أبو حنيفة وخلقك حنفي ناي خوانيت عندي شافعي مذهبي شحال قال يا حزا كان شافعي شي سنه كان تطبيق كاش تطبيق شي بكا والله من الجاجان رومان دي مزقود داوي كيرك نازم امام الشافعي رحمتي خوي عليه قنوتي بيان ناكرني خوي مذهبي عليه بخوندي عليه اصلا اگريك وعمديش نيخني دعاي سجدي سهوي بوبوات سجدي سهوي بوبكا لا طلبەکانی تەبعیدیان ناخۆشە حەزەکەن مەذهبەکەی ئیمامەکەیان سەرکەوێ هاتن ئەڵێن مامۆستا بۆ نەتخوێنەوە کۆ تۆ لەبیرت چوو ئەڵێن وەڵا لەبیرم نەچوو ئەی بۆ نەتخوێنە ئەڵێ وەڵا من هەم لە مزگەوتی خاوەنی ئەو قەبرە من چۆن ئەو ئیمامە گەورەیە وەستاوە و من چۆن بیخوێنم واضحە ئەوە تەعاملی سەلەفە لەگەڵ یەکتریان تەعاملی ئێمەش خۆتان نەزانن چۆنە تقبلي أو الزريك ليكتريناكي يك زريكي بتشوف ليكتريناكي ما وصيان آية تكرر بوچوني جروب الجمراكان شون سر هلادن أو كساني كالذين لا برسالة زور جرينجا فرقي جمرا بوكان شون سر هلادن يعني مثلا يمنالين حشتا أمتا كم في غمرة فرمينا بيبا هفتا وسيا فرقة يك تشتا بهاشتو باقي تشيا بوجان أو أنا شون دروسة أو فرقانة شون دروسة بن لمسائل خلافية دروسة بن لو هي عند السنة لشنا بيش كنا ونيش كنا أم جمرة وجهنم وأي شمية السنة لمسألة سنتي مزجو سنتي بيش نجي جمعة لمسألة ذكر كان ودن برز بخير يا ودن برز نسب بخير يا لا لمسألة قامت لدواي قامت دعاء وسيلة بخير يا نخير لسلام مسائل خلافية أنا كهمي مسائل خلافية سلف زور بنرمي تعاملنا قلاك كردوا لسلام أنا دروس فرقكم رابو كان نو والله برا كان فرقكم رابو كان لو يا دروس أبون
ئەوانەوە بۆ جەهەنەمە چن یا بەم لایە زیادە ڕەویانە کرد یا بەو لایە شل ڕەویانە کرد زیادە ڕەوی شل ڕەوی ئەلئیفراد و تەفرید فڕقەی گومڕابوو دروستەکە خەوارج چۆن دروست بوون خەوارج لە زیادە ڕەوی دروست بوون شیعەت چۆن دروست بوون لە زیادە ڕەویە دروستە بن هەندێک مەسائل ئیسە جاری وایە بەڵگەیەکە خۆ ئیسە تۆ وا تەسەورەکەی خەوارج بەڵگەیان نییە تۆ وا تەسەورەکەی مرجئە بەڵگەیان نییە کاتێ ئەفکارەکانیان لەسەری دامەزرا بەرە وەڵڵا گەورەترین شتێک کە خەوارجی کرد بە گومڕابوو ئەوەیە تەکفیری مسلمانانیان نەکرد ئەیانەت هەرچی مسلمانێک گوناحێ گەورە بکە کافرە بێت ئەمە مخالفی منهەجی ئەهلی سونە و جەماعە گەورەترین سیماتی مرجئەیش ئەڵێن گوناح لا يضر مع الإيمان ذنب يعني تو إيمانت نهاورد شایەتمان تاورد یان نەتاورد تەواو گوناح بکە مشکلەی لا يضر مع الإيمان ذنب مەسەلێ زۆر خۆشە کافر نییە حتا ئیساوە نییە هەندێک لەم برایانە ئەڵێن یعنی بۆنی ئەمە چۆ بۆی ئەڵێن نوێژ نەکرد کافر نییە کە تۆ طبعا ئەمە سەلەفی شەیە لەسەر ئەو قسە کردوێتی بەڵام یعنی ئەم بۆ چوونە سەرە کێشێ بۆ شتی تریش بۆ شتی تریش سەرە کێشێت یعنی لەیرە چۆن دروست بوون ئەم دوو فرقە بێ بەڵگەن خوارج ئەزانی بەڵگەکەیان چییە بەڵگەیان زۆرە ئەو ئاحادیثانەتانێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لا يزني الزاني حين يزني وهو مؤمن يعني الزناكر كاتي زنا أكاد إيمان دار نية لكاتك زنا أكاد ها سباب المسلم فسوق وقتاله كفر جميعان بمسلمان شيء تاوانا أي هن أي شر كردن لقال إنساني مسلمانات شيء كفرة كفرة أم حديثاني أنا أقول الله نوانيه في غمرة ما فرمي كابوها المسلمان لقى مسلمان كشر كشيء كزنا يبقى كافر بلغ كان بقوته كان أي مرجئة شيء كذا تبلغ أو كذا تبلغ أنا في غمرة فرمي صلى الله عليه وسلم من قال لا إله إلا الله دخل الجنة هركس يقول لا إله إلا الله يكسر مباش عشني برنامج بقري لا حول ولا قوة إلا بالله أما يقوم إنسان قم راك أرون بلغاتي أرون لسر أما بلام أهل السنة وجماعة لنا إيوه يدليل تيرنو أهل السنة وجماعة منهجا أويا يجمعون النصوص في المسألة الواحدة يجمعون بين النصوص في المسألة الواحدة حتشي نص هي لبعد هر مسألة يكون كويا كانوا لمجموع نصوص كانوا بلغة دركا قصة كانوا حكم فتوى دركا اجتهادات دركا ألين راسة بابا راسة في غمرة فرمي صلى الله عليه وسلم قتال المسلم كفر أزانم من يعني معناه حديثك راسة في غمرة فرمي صلى الله عليه وسلم قتال إيمان دار كفر أي بس أيوني آياتي ترماني إخوائي قولا فرمي لباري وإن أحد من أو سورة حجرات إن المؤمنين الذين آمنوا وإن طائفتان بارك الله فيك جزاك الله خيرا وإن طائفتان من المؤمنين قتتلوا فأصلحوا بينهما فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي حتى تبغي أجر دوكم الله مسلمانان شيئا كرت شريان كرت أفرمي صلحي بينهم هاي يستروا داوتي في غمر فرمي مسلمان لقال مسلمان شركة كفرة وانية لينا فرمي دو طائفة لمسلمان شريان كرت بينهم شاكا أي كوابون دو طائفة لمسلمان أي هاي في غمر مسلمان ما يعني بل هذه يعني شركة اللي وليت فيها كوابو أو كفرة كاللي ولا حدثك أفرمي يعني كفري نعبته يعني كفري كالإسلام درتناك كفري بچوكا كفري قورانية تيجن أهل السنة أولا مسألة كانت تيجيشت تيجن خوش يسكانم هروها ردي مرجئ أيش هذا نوبه وشواز جايت الأبي أقام لو موضوع به أوا فرقة جمرة كان دروس من فرقة جمرة كان ناير حمون نسكان كوكنو حكم ذنب حديث كان بآياتك وسل أمتش تي كذا بس خوش ما وصل شون خما لم جروبانو بفارزين أم جروب جمرة والله خطرترين قم شت أويا كإنسان أجاي لأخوينا ببرات ناوية كلام فرقة جمرة بوانه يا وأنا أم فكرها وقرد إنساني مسلمان قرد دائما اعتدال الإسلام وسطية تكور بقري زور أجاي لأخوي بيت زيادة الرأي تنروينك على اشتكاك أهل السنة زيادة النوتية دائما منهج وسطك منهج جوانك شويني علماء كبير
شوێنی عولەما بکەوێ گوێ مەدرن لەو کەسانەی کەوا قسە بە ئەبوو ئیسحاقەکەن قسە بە محەممەد حەسانەکەن قسە بە عالمە گەورەکانی ئیسلامەکەن قسە بە محەممەد عرێفیەکەن قسە بە عاید قەڕەنیەکەن قسە بە ئەوانە کاکەیان ئەوانە تەشویشن بەڕاستی ئەوانە تەشویشن یا تەشویش لە مێشکیانە دروست بووە بەڕاستی ئێمە ڕێز لە عولەماکانی خۆمان ئەگرین و احترامی عولەماکانمان ئەگرین و شوێنی منهەجێکە کەوین کە عولەماکانمان لەسەری بوون و لە پێشی هەر هەمویانیشۆ ئەمانە شێخ ئەلبانی و شێخ ابن عوثەیمین و شێخ بن باز و هەیئەی کیباری عولەما و هەموو ئەو عالمانەی تر کە لە عالەمی ئیسلامیە هەن عولەما حەسر نین لەو سێ و چوار کەسەیش ئێمە ئەخەوە نەکبەتیەکە ئەگەر تۆ وابزانی وەکو هەند برایەک لە کتێبێکی ئەڵێ هەر شتێک شێخ ئەلبانی و شێخ ابن عوثەیمین و شێخ بن باز لەسەری متفق بوون ئەوەی تر ئیجماعە ئەوە لە ڕاستیە ئەوە لە تێنەگەیشتنە لە ئیجماع گینا ئیجماع ئەوەیە کە یەک عالم لە عولەمای ئومەی ئیسلامی مخالفەی نەکا یعنی سەیکەن ئەوە غلووە ئەوە زیادە ڕەویە تو وابزانی عالمێکت ئەوە نەخۆشگەرەک بێ هەرچی ئەو بێژێتی تەواو ئیسا هەندێک لەم برایانە کاتێ مناقەشەکەن خۆ ئیدعای سەلەفیەت شەکرێت ئیسا ئێمە لە ناو یەکیشە سەلەفیەکان کاتێ مناقەشە ئەکەین لە ناو یەکە ئەزانی چی ئەڵێن هەندێکمان ئەزانی چی ئەڵێن قسەی زۆر سەیرەکەین ئەی شێخ بن باز وای نایەژێ ئەی شێخ ئەلبانی یعنی پێش کتاب و سنە ڕاکەین بۆ لای شێخ بن باز و شێخ ئەلبانی زۆر قورآن و سنەیە ئەگەر عالمێکی شتێکی وتی بێ مخالفەی قورآن و سنە بێ نابێ ئێمە گوێی لێ بگیرێ و نابێت جا ئێمە ئەبێ وریابین زەلەی عالمێک نەمان خەڵەتێنێ عالمێک جار وایە عالمێک مخالفە ئەکات هەموو عولەما شتێکی تراوەتەوە مخالفە ئەکا ئەبێ ئاگامان لێ بە تایبەتی لە مەسەلە عەقیدەکانە لە مەسەلە عەقیدەکانە بەڵێ بەڵێ ماوەسە گیان یەک بابەتی تر هەیە زۆر پێویستە و بدعوە هەجر ماوەسە هەجر سێرەکەی لەم سەردەما هەجر زۆر سەری هەڵداوە ئەنجا لەگەڵ هەجرەکەیشا غەیبەتکردنی ئەو کەسێک کە ئەوان هەجریەکەن هەجر چییە و کەی موسڵمان ئەتوانێ هەجر بکەن لە ڕاستیە هەجر یعنی بریتیە لەوەی کە ئەمان خۆی هەر هەجر معنا و پێناسەکەی ئەوەیە کە تۆ کۆچی برایەکت بکەیت پشتی لێ هەڵکەی یعنی سەلامی پێ نەدەی یعنی مەرحەبای نەکەی دوورگریت لێ ئەوە پێوترێ هەجر یعنی هەجر لە سەردەمی پێغەمبەرا بووە صلی الله عليه وسلم و هەجر ئینسانی مسلمان ئەبێت هەجری کوفر و بدعە و هەموو شتێکی خراپە بکە هەموو ئەبێ هەجری مەعاسی بکەی هەجری تاوان بکەی بەڵام چەندێک ئەمەی ئەوان ئێستا کە بابەتەکەمان ئەوەیە خۆ پێناست ئیستا دانیشین باسی هەجر بکەین 2 سەعاتەکەیان بەس ئەمەی ئەمان ئەیکەن ئەم برایانە کە هەجری مسلمانەکەن هەر کەسێ ذکرەکەی بەدەن بەرز خوێنە ئەمان ئەڵێ هەجرکە مبتەدیعە ئەو مزگەوتەیشە گەیشتێنەوە بۆ خوێنەڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو سێ سەحابە کە نەڕۆشتن بۆ جیهاد کە لە سوورەتی تەوبە باس کراوە ئەڵێ پێغەمبەر هەجری کردووە ئێمەش ئەتوانین هەجر بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەنەس هەجری کردووە ئاەتی قورئان لەسەری دابەزیەوە کە هەجر بکە خۆ ئێمە ئاەتی قورئانمان بۆ دانابەزێت چی کاتێ واز لە هەجرەکە بێری اینجا هەجرەکەش موقت بووە تا تەربیە دراون دوایەوە خوای گەورە ئاەتی دابەزان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وازی لە هەجرەکە هاورد و دەستی کردە قسەکردن سەلامکردن لیان بەڵام ئەو هەجرەی ئێمە کە پێغەمبەر بۆمانی داناوە 3 ڕۆژی داناوە لا يحل لمسلم أن يهجر أخاه فوق 3 3 ڕۆژ دانراوە من قسە لەگەڵ برایەکی مسلمانمان نەکەم تا 3 ڕۆژ ئەمجا نەک لە مەسەر مەسائلی خلافی خۆشەویستەکان ئێمە مەسەلەکانمان لەبەر خاتری خوا خۆشاکی خواپەرستی لەبەریەکەین بەڵام خۆرمانە خۆمان نییە کەوا نییە بۆ نمونە دێ لەسەر مەسائلێکی خلافی تەسەورەکەن هەندێک گەنج واتی ئەگا کە ذکرەکان بەدەنگی بەرز خوێنرا ئیترە و کەسە مبتەدیعە و نابێ ئینی بکەیت نازانێت شێخ بن بازوش و هەیئەی کیباری عولەما و کۆمەڵێکی زۆر لە عولەما وتویانە ئەبێ ذکرەکان بەدەنگی بەرز بخوێنرێ مع ئەوەی کە ئەوان اختلافاتێک هەیە کە ئەوان ئەڵێن هەرکێ بۆ خۆی بێژێتی وجماعی نەبێ ئیتر ئەوە مەسئلەیەکە من قسەم زۆرە لەسەر ئەو بابەتە لەسەر ئەو نقطە کە ئەڵێن بە جەماعی نەبێ قسەم زۆرە من ئەڵێم ئەبێ بە جەماعی بێ و زۆرێکش لە عولەما ئەم قسانە ئەکەن بەڵام ئیتر ئەلموهیم خۆ شێخ بن باز جەماعەت وتویانە ئەبێت بخوێنرێت حتا ئەڵێن سنەت وایە بخوێنرێت نابێ ئەو سنەتە تەرک بکرێ بەدەنگی بەرز ئەبێ بخوێنرێ ئەو تێ لێرە مسلمانە بەدەنگی بەرز ذکرەکان بخوێنێ هەجرێکا و مبتەدیعە و ئیتر قسەی وەلا ناکا و سەلامی لێ ناکا و شی سەیر و سەمەرە لەسەر مەسائلی خلافی لە ڕاستیە ئەم شێوازە هەجرەی کە ئێستا لەناو ئەم برابەڕێزانە هەیە ئەمە زۆر منهەجی سەلەف زۆر مخالفی منهەجی سەلەفە و زۆر مخالفی سەحابەیە مخالفەی
دقي حديث كان في غمرة ومخالفي صحابي في غمرة صلى الله عليه وسلم وعندي الروايات لباري إمام أحمد وأوانا أجريته للراسية إمام أحمدش مجتهد كجاري واعي فيك وجاري واعي ناي فيك بلام يتجار أيش وضع خوي هبو وشتي خوي هبو بەڵێ ماوەسەیان غەیبەتیش هەر پەیوەستە بەم بەرنامە بۆم لایەنەوەلای کاتی ئەوان هەجری کەسێکەکەن یەکڕاز دەستەکەن غەیبەتکردن و غەیبەتەکەیشی حەڵاڵەکەن تۆ چی ئەڵێ بەرامبەر بەوە والله ئەوە جەهلە چونکە ئەوان دێن ئەحکامی مبتەدیع دێنن ئەیدەن بەسەر کەسانێکە کە مبتەدیع نین لە ڕاستیان منیش ئەڵێم ئەگەر کەسێک مبتەدیع بێ کەسێک لە فرقە ضالەکان بێ کەسێک معتەزیلە بێت شیعە بێت یعنی ئەو ئەفکارانەی هەبێت کەسێک لە ڕاستیە ئێمە ئەو پەڕی هەوڵ بدەین یعنی بەرامبەری ڕابۆستینەوە و مەنهەجەکەیشی بۆ خەڵکی ڕوونکەینەوە و ئەمە واجبە لەسەر هەموو عالمێکی مسلمان و هەموو طالب علمێ بەڵام تو بێ ئەوە بەسەر ئەهلی سونە و بەسەر مسلمانانە تطبیقکەی ئەمە نەکبەتی لێ دەرەچێت ئێستا لە هەندێک لە شارەکانە لە مەدینە لە شوێنەکانی ترە چەنەها گروپ دروست بوون هەر کۆمەڵی خەڵک و شوێنی عالمێک کەوتون ناوی خۆیانیان نا سەلەفی حەق غەیری ئەوە ئەتر سەلەفی حەق نییە و کشتی هەجری یەکتەی کردێت لە مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم گروپەکان ژمارەیان زۆرە یعنی وەلای خۆمان و لە کوردستانی خۆمان ئێستا هەندێک هەجری هەندێکی کردووە من حەز ناکەم ناو بێرم چونکە بابەتی ئێمە ناوهێنان نییە بەڵام هەر لە کوردستانی خۆمانە چەند گروپ سەلەفی هەیە هەر کەسێ هەجری ئەوی ترەکا لەژێر پەردەی لەژێر هەندێک پەردە دەست خۆشە ماوەسەیان خۆ زاداتەوە پێمان خۆشەویستیش ئیسراحەتی وەربگرین دوای یەک پرسیارێکە بوو ئاراستێتی ئینشاءالله الرحمن الرحیم ماوەسەیان هەنێک بیرروبۆچون هەیە ئەڵێن گوایە تۆ لە کتێبی دادانی چ پەردەی شەیتانیدا هەنێ بیرروبۆچونت باس کردووە و سەلەفیە دەبووی ئەڵێن تۆ لەو ڕایانە پەشیمان بوو ئەگەر وایە تۆ بۆ لەو ڕایانە پەشیمان بوویت بۆ ئیستا لەگەڵ ئەو ڕایانە نیت بسم الله الرحمن الرحیم سپاس و ستایش بۆ خۆی میهرەبان سەڵات و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان و لەسەر یار و یاوەران و هەموو شوێن کەوتوان تا ڕۆژی آخر زەمان بەڕێزەکانم یعنی ئەگەر ئینسان لە ژیانی خۆیە لە حەقیقەتە بە چەند قۆناغێکا تێئەپەڕێ هەموو کەسێک لە ژیانی خۆیە بە چەند قۆناغێک تێئەپەڕێ لە سەردەمێک لە سەردەمەکانە جاری وایە هەندێک مەسائلەی پێی نەگەیشتووە یا تەمەن تەجروبەی ڕۆژگار و تەمەن نەیگەیانۆتە هەندێشت و ئەمە شتێکی تازە نییە بڵێ بەس من لە هەندێ بۆچوونی خۆم پەشیمان ببمەوە بەڵکو ئەمە عولەما گەورەکانی ئیسلامیش شتیوان بەسەرا هاتووە ئەتوانی بڵێ زۆرێک لە عولەماکان لە ژیانیانە لە هەندێک قۆناغی ژیانیان شتی تریان وتووە کە لە قۆناغەکەی ترا نەیانوتووە ئەمە شتێکی زۆر طەبیعیە بۆ نمونە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ ئیمامی شافعی تا لە بەغایە ئیمامی شافعی تا لە بەغایە بۆچوونەکانی شێوازێکی ترە بەڵام کە ئەچێتە میسر زۆرێک لە بۆچوونەکانی ئەگۆڕێ زۆرێک لە بۆچوونەکانی ئەگۆڕێ کاتێ بەڵگەی شتی تری بۆ دەرەکەوێ تەجروبەی ژیان شتی تری بۆ دەرەخە زۆرێک لە بۆچوونەکانی ئەخۆی ئەگۆڕێ کێ ئیمامی شافعی حتا ئێستا شافعی مەذهبی جەدیدی هەیە و مەذهبی چیش هەیە مەذهبی قەدیمیش هەیە يعني مذهبي تازه ومذهبي كونه هروها إمام أحمد تصور كان زور لمسائل كان فقه إمام أحمد سير رأيه زور لمسائل كان فقه إمام أحمد سير رأيه تصور كان إمام مالك حروها تصور كان إمام الصنعاني ككتاب سبل السلام هي خاوني كتاب سبل السلام لسبابتك فقهي كتابك أنه سيته لسر بابەتێ فقهی کتێبێک ئەنووسێتەوە بۆ نمونە ئەڵێ دەستنوێژ لە ئافرەت یعنی بۆ نمونە چۆن ئێستا مەسەلەن بڵێن دەستنوێژ لە ئافرەت ئەشکێ بۆ ئاسانکردنەوەی لە مێشکی ئێوە کتێبێکی لەسەر ئەنووسێژە دەستنوێژ لە ئافرەت ئەشکێ بۆ نمونە یعنی ئەمە وای نەوتە بەس ئەڵێم یعنی دوای ماوەیەک چەند ساڵێکی تێپەڕ ناکەوە سەریان ڕەیەکەی ئەگۆڕێ ئەمجا یەک کتێبی تر ئەنووسێ ڕەدی خۆی ئەداتەوە ڕەدی خۆی ئەداتەوە کتێبێک ئەنووسێ ڕەدی خۆی ئەداتەوە ئەڵێ ئەو قسەی ئەوڵەم غەڵەت اینجا شتێکی تر ئەڵێ دوای ماوەیەکی تر اینجا کتێبێکی تر ئەنووسێ ڕەدی کتێبی دووەم دەداتەوە ئێژە وەڵا قسەی یەکەمم ڕاست بوو یەک عالم کردێتی عیب بۆی ئەمە هەموو عولەما وتویانە ئەمە
دلیلە ئەمە فەزیلەیە کە ئینسان ئەگەر هەستی بە غەڵەتی خۆی کرد لێ بگەڕێتەوە. ئیتر بگرن لە ژیانی هەموو داعی و بانخوازەکانیش ئەم شتە ڕوویداوە. جا گۆڕانکاری لە بۆچوونەکانە بە پێی زروف ئەگۆڕێ. من کتێبی لادانی 40 پەردەی شەیتانی لەسەر هەرتەلی و بیرڕاکانی لە زمانێکا بوو 14 ساڵ بەسەریان تێپەڕ بووە ئێستا. لە کاتێکا بوو کە من کۆمەڵی خەڵک لە دەورم بوون لە ڕاستیات ئەو کۆمەڵە خەڵکە لە دەورم بوون نەوعێک لە توندڕەویان تیا بوو. هەر ناوی کتێبەکە دلیلی توندڕەویە. کاتێک تۆ ناوی کتێبێک کابرا شتێکی نووسیە مامۆستا عەبدوڵڵا هەرتەلی شتێکی نووسیە کە بیر و بۆچوونەکانی هەندێک جار یعنی ئێسەیشە من هەر مخالەفەی یەکەم من لە جاتی ئەوەی ڕەدی بدەمەوە وەڵامی بدەمەوە من بنووسم لادانی 40 پەردەی شەیتانی لەسەر هەرتەلی بیرڕاکان. دوای 2 ساڵ زیاتر نا 2 ساڵ وەسەر ئەوەیان من تەبعی دۆمی کتێبەکەم دەکرد ناوەکەم گۆڕی. زانیم غەڵەتم کردووە و ئوسلوبەکەیشیم زۆری گۆڕی. بەڵام بۆچوونەکانی تەقریبەن وەک خۆی ماوە. ناوی کتێبەکەم گۆڕی ناوم نا وەڵامێک بۆ کتێبی چەند گوڵێک لە گوڵزاری ئیسلام پێشکەش بە گەنجی نەونەما. اینجا ناوی مامۆستا ناوی عەبدوڵڵا هەرتەلی هەر ناوەکەیم لادا یعنی ئەموت یعنی وەڵامی خاوەنی ئەو کتێبە ئەوە ئیتر لەبەرەوەی هەم نەبێ بە غەیبەت و هەم ئوسلوبی سەلەف وەربگرێ لە وەڵامدانەوەیە. بەڵام دوای ماوەیەک لە تەمەن کە 14 ساڵ بەسەریان تێپەڕ بووە زۆر شت لە ژیانە گۆڕاوە زۆر ئینسان زۆر علمی تازە و تەجروبەی تازە و زۆر شت یعنی لە ماوەی ئەم 14 ساڵە کاکە دەوڵەتێک گۆڕا حکومەتێک بە حکومەتێتر ئەگۆڕێ یعنی بگرە زۆر شت لە دنیا گۆڕاوە زۆر شت و زۆر عالم ڕەیەکانی گۆڕیاوە. ئیتر قابلە ئینسان بەوەی هەندێک پێداچوونەوەی هەندێک ئارایی خۆی بکە. خۆ من ئێستاش پەشیمان نیم کاتێ مامۆستا قسە بە شێخ ئیسلام ئیبن تەیمیە کە من ڕەتیم داوەتەوە ئێستاش پەشیمان نیم کاتێ مامۆستا باسی فڕقەی گومڕابوو ئەکا و سەلەفیەکان بە عام ئەداتە بەر ئەو فڕقە ئیسەیش ئەڵێم سەلەفیەکان فڕقەی گومڕابوو نین بەڵام نەگشتیان و ئەوە کانتریش هەتا ناڵێن گومڕابوو من ناڵێم بەڵام ئەڵێم مەنهەجەکەیان جاری وا هەیە ئەوانەی کە توندڕەون یعنی هەندێک جار ئەیان با بۆ یعنی مەسەلەن بۆ نمونە یعنی خوارج منهجی خوارجم بۆتان باس کرد لە شێوازە منهجی خوارجێکە لە شتەکانیان ئەوە بوو يدعون أهل الأوثان ويقاتلون أهل الإيمان ئەیدە تۆ سەیر کە هەندێک مسلمانانی ئەم زەمانە جمێن بە مسلمانان ئەدەن بەڵام لەولاوە بە حیاتی ناتوانن شتێک لەبارە ڕەدی کۆمەنیستی بدەنەوە بە حیاتی مووقفێکیان نییە بەرامبەر بە کەسێکی بێدین هەر مووقفێکیان نییە بە ئاشکرا ناوی هەموو مسلمانان دێنن شەرم ناکەن بەڵام ناتوانن ناوی ئینسانێک بێرن کە بێدین بێت هەر باسیشی کەی بێژی بۆەوە کورا ئەوە بێدینە خۆ بێدینەوەی من دەستمان لە بێدینەکان شۆردێ ئەو کەسێک کە ڕاست ناکەی لە ناو دڵتەوە ناڵێ ناوێرم ناڵێ هەندێک کەلیمات هەیە ناشێ بۆم شوێنە بیڵێ ئەوە خاڵی دووەمیش سیرەکەی لە هەندێک سیفاتیشیانە ینی هەندێک شتی تریان تایە ینی بەڵام ئەمە وا ناکە ئەوان گومڕابوو بوون یعنی گومڕابوو نین سەلەفیەکان ئەمانەی وا سەلەفی ظاهیرین یعنی وا ظاهیری سەلەفیەتیان هەڵگردووە گومڕابوو نین بەڵام غەڵەتیان زۆرە و هەندێک شتیان هەیە ینی لە ڕاستیات جێی ترسە غەڵەتیان زۆرە بەڵام لەگەڵ ئەوەیشا سەلەفیەکان بەعام لە عالەمە جێی متمانەی خەڵکی من خۆم بە سەلەفی ئەزانم ئەو هەموو عالمەی ناوم بردن لە پێشا بە سەلەفیان ئەزانم محەممەد حەسان ئەبوو ئیسحاقی حوەینی محەممەد حوسێن یعقوب ئەوانە بە فورسان ثەلاثە لە میسرا ناسراون کاتێ من لە میسر بووم چاوم پیان کەوت یعنی خەڵق وە فورسانە ثەلاثە نایان ئەتێرێ و هەروەها عالمەکانی تریش لە هەموو شوێنەکانی دنیاە جێی سقەی خەڵکن لە ڕاستیە بۆیە ئێمە بە ئەو پەڕی دڵنیابوونەوە ئەڵێن پەشیمان نیمان لەو قسانەی کە یعنی مامۆستا زیادە ڕێوێکی کردو بەرامبەر بە سەلەفیەکان هەمویان خراپ نین و هەمویان خاوەنی بیر و بۆچوونی توندڕەوی نین ئەوە خاڵی یەکەم ئەوە خاڵێکی تر دیفاع لە شێخ ئەلبانی هەتا ئەو ڕۆژە ماوەم دیفاع لە شێخ ئەلبانی یەکەم بەس نەک لەسەر غەڵەتەکان لەسەر چاکەکانی شێخ ئەلبانی عالمێکە بەڵام هەڵەیش ئەکات وەکو چۆن پێش ئەو سەدەها عالم هاتوون غەڵەتیان کردووە هەڵەیان کردووە لە دوای ئەویش عالمی تر هاتووە غەڵەتی کردووە من لەو کتێبە دفاعم لە شێخ ئەلبانی کرد ئێستاش دیفاعی لێ من لەو کتێبە دیفاعم لە زۆر شت کردووە ئێستاش دیفاعی لێ یەکەم
بەڵام هەندێک مەسائلی فقهیش هەیە ڕەئیم گۆڕاوە هەندێک مەسائلی فقهی هەیە هەستەکەم ڕەئی تریشی تایە وەلەو شوێنەیشە من هەر مەبەستم ئەوە بوو کاتێک عەرزی ئەو نووسەرە بکەم مەبەستم ئەوە بوو کە بیسەلمێنم بۆی کە مامۆسا ڕەئی تریش هەیە بێژگە لەو ڕەئی تۆ باسیەکەی يعني مثلا مامۆسان دەشتی غەریبی باسەکەن من ڕەیەکانی مەرج نییە ئەوانەی لەو کاتە وتێتم ڕەئی خۆم بێ حەزەکەم بزانن ها هەندێک مەسائل هەیە لەو کاتە من باسم کردو مەرج نییە ڕەئی خۆم بێ عقیدەکانی ناڵێم لە مەسائلەکانی تر فقهیەکان بەس من ئەموت مامۆسا تۆ ئەوەندە تونڕەوی بەرامبەر بەم گەنجانە ئەڵێ ئەمەیان بیدعەیە ئەمەیان نازانم ناشەرعیە نا ئەو ڕەئیش هەیە عالم ئەوەیانتە ئەوەی بۆیە من ئەو کتێبە شانازیەکەم کە ئەگەر هەندێک شتی تیا بێ بڵێم ئەو شتانە ئیسە چای ئیسە تەبعەیەکی تری بکەمەوە دەستکاریەکی تریەکەم بەڵام ئەوە یاریکردنە بە عەقڵی گەنجەکان بە عەقڵێکی وەکیوە ها مامۆسا ئەم کتێبەی نووسێت و ئیسە پەشیمانە لێ ئەوە یاریە یاری بە عەقڵتان ئەیکەن یا بە عەقڵی خەڵکی تر ئەیکەن ئەوانەی کە من باش ناناسن ئەوانەی لە تەجاربێکی زۆریان نییە لە هینا لە تەجاربێکی زۆریان نییە لە دنیای دعوە و بانگەوازە ئەگینا ئەگەر تۆ تەجاربت هەبێ ئەزانی شافعی پەشیمان بۆ تۆ لە زۆربەی مەزهەبەکەی پەشیمان بۆ ئەوە ئەبوو حەنیفەیە ئەوە زۆربەی عولەما ڕەئی تریشیان هەیە گۆڕیانە ڕەیەکانیە وەکو باسم ماوەسە یان لەنگوێ پێڵێن گوایە کتێبێکیش گروپێ بەناو سەلەفی کتێبێکیشیان لەسەر جەنابەت نووسیوە تۆ چی ئەڵێی بەو کەسانە وەڵامی تۆ چییە بۆ ئەوان بەتەکید من ئەڵێم هەر کەسێ شت لەبارەی ئێمە ئەنووسێت بەتایبەتی لەبارەی منەوە وەکو شەخسی من تا کتێبەکە نێتە لام ئەو کتێبە ڕەئی خۆم دەرنابڕم دەربارەی کە کتێبەکەش هاتە لام و بینیم تەماشام کرد ئەگەر شایستەی ئەوە بێ بخوێنرێتەوە حەقدی شخصی نەبێ مەسائلی شخصی و نەفسی نەبێ کە من وازان ئەو برایانە لەبەرەی ئێمەوە حەشتە نەفسیەکانیان زیاترە تا شتە علمیەکانیان ئەگەر شتی نەفسیان نەبێت بەرامبەر بە ئێمە من سەیری بۆ قسەکانیان ئەەکەم ئەوەی ڕاست بێ و حەق بێ هنا الإمام عمر فرمي رحم الله لمن أهدى إلي عيوبي رحمتي خوا لو كسي كعيبكان بهدية دابين من هر كسيك لأيويش لهر كسيك ترك عيبي لمن أبينيت بيبلي بيم وشانازي شي بيواكم ودسي شي ماچكم بلام طبيعي مع العلم أو غلطي كي زور قولي توشتيكت بمن نوت بي بلاوي كيتو لكتيبه وشتيكي زور غلطه وتشير كردني ناوي خلقي تباسي غلطه كان ناكم بس باسي وكم درباري شخصي خوم هر كس يشتكي نصيبه سيريكم اگر عيبك بالفعل تاما هبه او دواكم خوي قوري لغناحم خوش بيو بيداچوني خومكم اگر عيبك نبيت ياما او ان بختيان بو هلبسن او يسخ وسائل او نزور بو ولام دانوا هر زور به اساني ولاميان دينو درو درسيش مديك هنا كات وكو چون بليتا حديكي سنوليكي خەڵکیش ئەمڕۆز ماشەڵڵا خەڵک ئەوەندە وریا بووەتەوە کەس باوەڕ ناکا بە قسەیەک لە کتێبێکا کەسێ بێ شتێک بنووسێت و ئەمجا وا تەسەوورکەن ئێمە دعوەکەمان بانگەوازەکەمان وەهینێک ئەڕۆخێ وە کتێبێک لەبارەی من و یا لەبارەی هەر برایەک لە برانەی ئێمەوە ئەڕۆخێت کتێبێکمان لەبارەوە بنووسن تەواوی ترێمە سقووتەکەین ئەوە با دڵنیا بن ئەو کتێبەی مەبڵاوە کاتەوە بۆ چوونە حەقیقیەکەی سەلەفی لە کوردستانە زیاتر پەرەپی ئەدا خەڵکانێک ئێمەیان نەناسیە چەند ساڵە ئێمە لە ڕاستیە خۆمانمان بێدەنگ کردووە لەبەر خاتر ئەوەی تەفریقە و فیتنە نەبێت لە ناو مسڵمانانە بەو کتێبانە زیاتر مەشهورە بین با بنووسن لەسەرمان دەستیان خۆش بێ با بنووسن ئەوە زیاتر ئێمە ئینەکات کەسی عاقڵ بێ لەو پەڕی کوردستان بێ خۆ مۆبایلەکەی من زۆر ئاسانە و زۆر لایەتی تەلەفۆنم بۆ کەما مەسا بالفعل تۆ وایە دەو کاتە منش خۆم وڵایم لەدەم ئەو کاتە بە تاکید لایەنگرانی بۆچوونی حەق زیاتر ئەبن لە کوردستانە و خەڵکی زیاتر لە بەڕێ مەسائل تێگەیە دڵنیا بن کتێب خبرا تنها من نیم كتاب لسر نسرابي ابن تيمية حراني دمشقي أو إمام جورة لسردم خويا أوي نشي بيان كرد كافر كان إن عفوا مبتدع كان أوي نشي بيان كرد لكاتي خويا وكافر كانيش يعني لقلت تارا أوي نشي بيكرا وبردواميش إيش لم زمانيشا علماء وبانخوازان بردوام قسيان بيكري بردوام كتابيان لدجا نسريه بردوام حتى من شتيوان بينية دربارەی شێخ محەممەد حەسان نووسیانە ئەم برایانەوە ئیسە دەربارەی منشتە نووسن شتی دەربارەی شتیوان دەربارەی شێخ محەممەد حەسان نووسیە هەموو تووکی گیانم جنجنەوە بۆ تو
چۆن لە ڕوویان تێ بەرامبەر بەو پیاوە قساکەن چۆن شەرم ناکەن چۆن حیا ناکەن بەس ئینسان جاری وا هەیە شەیتان ئەیخەڵەتێنێ لە پۆشاکی دینە بێدینی ئەکات خوا پەنامان بدا کاری بێدینانە ئەکات جا من زۆر ئاساییە لە لامان لەبارەی من و لەبارەی هەموو ئەو برانەی کە بۆ چونمان وەکو یەک وایە با بنووسرێت با بخوێن ئێمە شەی خوێنینەوە لەو کاتیش ڕێی خۆمان دەرەبڕین لەوانەیە کەسێک وەڵامی ئەو کتێبە باتەوە ئەسڵەن من هەی نەیناسم ئەسڵەن ئەو کاتەی کە ئەوان قسەیان بە سەلەفیەکانە کرد یەک سەلەفی نەبوو لە کوردستانە وەڵامی مامۆستا عەبدوڵڵا بداتەوە تەنها من ئەو کاتە من وەڵامم مەداوە ئێستەیشە خوای گەورەی کێک وەکو من ئەتێرێ وەڵامی ئەوان بداتەوە کاتێ ئەوان قسەی غەڵەت بە ئێمە بکەن کاتێک قسێ بە نەهجی حەقی سەلەفی بکەن لە کوردستانە کە ئێمە خۆمان بەخاوەنی ئەو ناجە حەق ئازان ئێمە خۆمان بەخاوەنی ئەو ناجە حەق ئازان من خۆم بەخاوەنی ئەحەقتر ئەزانم لەوەی کەوە ئەو نەهجە پاکە جوانە ئێمە هەڵگری ئەو پەیامەی مع العلم ئێمە غەڵەتمان هەیە نوقسانیمان هەیە هەمومان کامل نیمان بەڵام بەگشتمانەوە ئینشاءالله و بە ئێوەی بەڕێزەوە بە هەموو برا مسلمانەکانەوە بە ئیزنی خوای تەعالا ئێمە ئەتوانین بە جوانی ئەو منهەجە ڕەنگ بداتۆ لەناو خەڵکە عەقیدەتەن و عیبادەتەن و ئەخلاقەن بە ئیزنی خوای گەورە دەڵێ ماوەسەگیان دەست خۆشە ماوەسەگیان پێمان خۆشە ئێوە خۆتان بناسیان ئێوەی کێن وەکو خۆتی شوتت ئێمە ئتر لەمە دوا بێدەنگ نابین پێمان خۆشە بەرنامەتان چییە یعنی ئێوە چۆن بناسنێن من ئەم وڵامەتێکەوە کەم بە پرسیارێک ئەو برایە کردبووی ئەڵێ مامۆستا تۆ چەندێ لەگەڵ ئەهلی سەلەفا بوویت و نازانم چی ئەمانە ئەهلی سەلەف باز ئەهلی سونە و جەماعەکەین سەلەف کەلیمەیەکە ئەهل سەلەف نییە یعنی ئەوەنە ئەڵێم ئێمە هەر لەو ڕۆژەوە کە دەستمان بە ئیسلامەتی خۆمان کردو خۆمان بە شوێنکەوتی ئەهلی سونە و جەماعە ئازانین لەوانەیە سەردەمێک لە سەردەمەکان باش عولەمامان نەناسی بێ و تێکڵای عولەمامان نەکردبێ و بەڵام من لەو ڕۆژەوە کە لە 86ەوە پێش 25 ساڵ بەلەیسە حتا 90 باوەڕ ناکەم یەک بەرنامەی نور على الدرب کە بەرنامەیەکی ڕادیۆی نیدا الئیسلامی سعودیە بووە کە عولەما گەورەکان لەوە فەتاوایان ئەدا یەک بەرنامەی باوەڕ ناکەم لە دەستم دەرچوو بێت من خۆم بە شوێنکەوتووی بە تەلەبەی ئەو پیاوە بەڕێزانە ئیبن عوثەیمین و ئیبن باز و ئەمانە ئەزانم بەڵام بە شێوەیەکی معتەدیلی ئەو بەرنامەیە وەکو ئەوان چۆن پیادەیان کرد منش لە خۆمان پیادەیەکەم و لە هەموو برایان شەکە وەکو ئێمە مەسئلەی من چەند ساڵ لەگەڵ ئەوانە بووم لەگەڵ ئەم برایانە یەک دوو ساڵێک ڕاستی تێکڵاویمان هەبوو ئەمانەی وا ئێستا ئەم بۆچوونیان هەیە بەڵامی تر بەیەکۆ نەمان کردیا ئێمە معتەدیل و ئەوان توندڕە و لە هەندێک بوارە پێ نەمان کردیا لە ڕاستیە نەمان کریا و خواحافیزیمان لێ کرد و ئەوان ماڵی خۆیان و مەش ماڵی خۆمان بەڵام ئێمە بێدەنگ بووین ماوەی 12-13 ساڵ ئەوان بە کەیفی خۆیان شت ئەڵێن ئێمە هەر بێدەنگیمان هەڵبژار تا گەیشتە حەدێک ئێستا سەیرەکەین هەندێک جار حتا ئەو تەلەبانەی کە لەژێر دەست ئێمەیە الحەمدولله هەندێک شت دەخوێنن و پێ ئەگەن دێن بەخۆی جوان وەکو چۆن بڵێ غێر ئێمە هەر بێدەنگین و هەر حەقیقەتی خۆمان لە ڕاستی ئێمە شەرممان نەکرد بڵێن ئێمە سەلەفین شەرممان نەکرد لەبەرەوەی ئەمانەت ئەم گوناحە ئەو ناوە گەورە ئەوەنە پیرۆزە و ئێمە خۆمان بدەینە ژێر ئەو ناوە نەوەک شایستەی ئەوە نەبین ئیسەیش ئێمە کاتێک ئیشەکەین هەر بەو ناوە زلەوە نایکەین ئێمە ئەڵێن ئێمە شوێنکەوتووی سەلەف یعنی ئێمە شوێنی سەلەف ئەکەوین بۆ یعنی وەکو دەستناوەندێک شتێک پێشینان بۆ بانگەواز یعنی ئێمە هەوڵەدەین شوێنی نەهجی سەلەف ئەکەوین لە بانگەوازکردنە یعنی ناوێکی زلە و بێعەمەل نانین لە خۆمان بەڵام لەگەڵ ئەوەیشە ئێمە لە ئێستەوە دوا نەک هەر من بەڵکو دەیەها بگرە سەدەها گەنج و طالب العلم لەخوا بەزیابێ لەم کوردستانە ئێستا پیادەی ئەم بەرنامە ئەکەن و بگرە هەتا ئەو برایانەش کۆمەڵی خەڵک زۆر وازی لە فکرەکەیان هێناوە و ئێستا لەخوا بەزیابێ یعنی خەریکە لایەنگرانی ئەم شێوازە دەعوەیە زیاتر ئەبێ و زیاتر بەردەوام لە کوردستانە و ئەیشی بینن لە داهاتووە شتی تر ئەبینن کە ئێمە لەوانەیە مەواقعی ئەلکترۆنی لەبارەی ئەم فکرە نەرمونیانەوە معتەدیلەوە بۆ منهەجی سەلەف مەواقع ئەلکترۆنی دابنرێت لەوانەیە گۆڤار دابنرێت یعنی تر بەپێی ئەوەی کە خوای گەورە چەندێک ئیمکانات ئەدا چونکە ئێمە وەکو جەماعەیەک وەکو حزبێک ئیش ناکەین ئێمە لێکێ بەپێی ئیمکانیاتی خۆی و ئەو تەلەبانەی کە هەن لە دەوری ئابە و شێوازە بەڵام تر لەیسەوەدا کارەکانمان چڕوپڕ ئەکەینەوە لەیسەوەدا نامانەوێ گەنجێکی ئێمە لەژێر ناوی سەلەفیەتە هەڵبخەڵەتێنرێ و
ببرێت و کاتێک ئەزانین وازی لە نوێژ هێنا کاتێک ئەزانین سار دەبێتەوە واز لە نوێژ بێنێ یا لە هیچ شوێنەکە جێی نەبێتەوە بەداخەوە ئەڵێم یانی گەنجی وامان هەبووە لەیرە دووریان خستوتەوە ئێستا لە هیچ شوێنێکی خۆشیان جێی ناکەنەوە لە هیچ شوێنێکی خۆیان جێی ناکەنەوە لە هیچ مەدرسەیە جێی ناکەنەوە فەقیرە سەرگەردانە لە ڕاستی ئێمە داخ و خەفەتمان هەیە بۆ ئەو کەسانە بەڵکو هەردێکیشی هەروازی لە نوێژ هێناوە یعنی لەبەرەوەی وا هەستەکامە تەفریقەیەکی گەورە هەیە ئەمانە بەڵام ئینشاءالله شتی وا دووبارە نابێتەوە و ئەم بانگەوازەی تر ئینشاءالله زیاتر و زیاتر دەرەکەفێت دەست خۆش لە ماوەسەگیان خوات زیاد بات و کەمان خۆشەی سەی سراحەتی وەرگرتی دوایەوەش ئامادەوان هەر پرسیارێکە نەبێ ئاراسەتی ئینشاءالله